خۆتان ئەزانن هەموو جیهان سەرقاڵی ئەو ڤایرۆسێ و وە کوردستانیش بەدەر نییە لەبەر ئەوەی توانیمان خولەکان ڕاگرین و بۆ سەلامەتی یاریزانان و هاندەران و ڕاهێنەران بۆ ئەوەی گیانیوان زیاتر پیرۆستتر لە لای ئێمە نەوەک لە خولەکان قەیرانێکی دارایشمان توش بوو سەبارەت بەم ڤایرۆسە بەڵام خۆشبەختانە پاش هەوڵ و تەقەڵایەکی زۆر توانیمان ئەو ڕەپارەی کە ناوژیوانان و سەرپەرشتیاران لە لای یەکێتی تۆپی کوردستانە بەدەستی بێنین و ئێمڕۆژ خۆتانە بینوە دابەشیانەکەین شار بە شارەوە من لەلایەن یەکی تۆپی کوردستانەوە تەخویل کراوم بۆ شارەکان ئینشاڵڵا ئەگەر بە خۆم بێت بۆیانە بم و بۆ ئەوی بتوانین ئاسانکاریان بکەین خۆتانە زانە ڕێگاوبانەکان لە هاتوسۆبێنی شارەکان ئەستەما ناخۆشە بۆوانیش من بەو کارە هەستاوم لەلایەن سەرۆکیێکی تۆپی کوردستانەوە منی تەخویل کردووە منیش بۆ خۆتانە بین ناویەکی تۆپی کوردستانم و خەریکی پارە وەرگرتنەکانم بۆشیان بەرم و ئینشاڵڵا بە سەلامەتی ئەگاتە دەستیان و دڵی هاندەران دڵی ناوژەوانان و سەرپەرشتیارانیش خۆشەکەین لەبەرەوەی ئەوانیش زۆربەی زۆری لەوانەیە ئیش و کاریان نەبێتن چاوەڕێی ئەو ڕەپارە بن.